ساڵ لە دەرەوەی وڵات بوو کە هاتمەوە وتیان خانۆکانی زانکۆ وا خەریکە تەواوە بێ و هەر مامۆستایە خزمەتی هەبێ بە خاڵە ئەیێنێ. ویستم داوا بکەم فۆرمێکیشم وەرگرت پڕم کردەوە. ئیتر من بەڕاستی کەوتیان ئەو کاتە لێرە نەبووی کە پرۆژەکە کراوە وازمێنە وتم تاوامە یاسایە منە بێ ڕێزی یاسا بگرم. پاش ماوەیە بینم هەر ڕێز جامیعەیەک لەوێ وێ یەکێکی بەدڵە یا مەسئولێکی حیزبی تەلەفۆنێکی بۆ کا یەکێکی هێنێتە ناو بە شەتێ لە زانکۆکە ژنیە. ئیتر من لەو کاتەوە کە ئەمانم بیست دەستم کرد بە داواکردن بە ئیلحاحەوە چوومە لای کێشەکە لە دەستی پێکە ڕاستەکەی ئینسان حەق بڵێ هاتە سەر کاولبوونی جامیعە کاول کرابوو کە ئەو هات. پێشێلکردن تێر کرابوو یەکێ لە پێشێلکردنەکانی ئەوە بوو کە من تەسەورم ناکرد سەرۆکی زانکۆ بێ بەم حەجمە فێڵی لێ بکە کاچوون بۆ لای ئەیوت فۆرمێ پڕکەرەوە تەقدیمی کە طبعا من لە ڕێی نوێنەری مامۆستاکانەوە چووم ئەوە شاهێدە خۆی کابرایەکی زۆر محتەرەم زۆر یارمەتیام لەگەڵم هات خاوەن هەڵوێز بوو بەڕاستی هات لەگەڵم و چوین ڕێیس جامیعەمان بینی وتی هیچ خەمن نەبێ ئێمە لە ژنەیەکمان دروست کردووە ئەوانەی کە خروقاتە ئەوەی کە لە دەرەوەی یاسا پێیانیراوە هەمویان لیانە سەنینەوە چاوەڕێکە و تەقدیمکە. ئەم چاوەڕێیە چی بوو؟ ساڵێ 2 ساڵ 3 ساڵ لەو ماوەیەشە هەر ئەهاتم و ئەچووم. ئیتر ئاخر جار کە چوومە لای لەو کاتیا بوو کە خەری بوو لە خزمەتان نامێنێ ئیتر زۆر بێمنەت بوو زۆر ناشرینیش جوابیامەوە علاکولی تر هینم کرد وازمێنانە چوون کاتێکم زانی ئەم سەرۆک زانکۆیە گۆڕا کرا بە سەرۆک زانکۆیەکی ترکە دکتۆر ڕەزایە چوون بە لای دکتۆر ڕەزا پێی وتم وتی تۆ لەبەرەوەی باری خێزانیت سەڵتی ئێمە ناتوانین خانوو بین بە تۆ چووم ئەم لا ئەو لا فایدەی نەبوو هەسام چوومە ئۆفیسی کاکقوبات تاالەوانی لەوێوە محامێکی لێ زۆر زۆر بەڕێزە بەڕاستی نای چاکترین کەسیشە لەو نووسنگەی کاکقوبات ئەو بە ئەمانەتەوەڵێم زۆر هەوڵی بۆیان لەگەڵ دکتۆر ڕەزا بە شخصی قسەی کرد دکتۆر ڕەزا ژوتوی بابێتە لام ئێستا بۆی حەلەکەم کە چووم دڵم خۆش وتم ئێستا ئەکیت ڕێگە چارەیەکی باشی بۆ دۆزیمەوەتەوە کە چووم هەموو قسەکەی ئەوە بوو خانووی بەتاڵ نییە تۆش خێزانە دروست نەکردووە ئەگەر خانوویەک چۆڵ بووە لە مەحکەمەیە ئەو کاتە تۆش وەکەوە خەڵکە تەقدیم کە بزانە بەرەکەی یابەر ناکەی یانی دکتۆر ئەو هەموو ڕێگای و چوونم بۆ نووسنگەی کاقوباد و ئەم هەموو بەزمە بەس ئەمەی لێت جا فەرقی ئەم جوابەت چیە لەگەڵ جوابی کە پێش 2 ساڵ جوابی منیاوەتەوە ئەم جارە دیسانە بە ئاخر جار ئیتر چوومە لای مەسئولێکی یەکێتی پێشەوە چوون بۆ مەسئولی مەڵبەند وتم قسەیەکی لەگەڵا بکە کە وتی بەخوا من تەدەخول لێو شتانە ناکەم وتی بۆچی تە خانووی زانکۆ بڕۆ خانوو بەکرێ بگرم نیش لە کرێتیان وەکو بڵێ من زۆر غەشیمم نازانم خانوو بگرم تۆ بە نیمچەڕات بە ڕوبعڕات بێک بە خۆم نیوەرەگرم لەو نیوەش لە 120کم لێ بڕن من بتوانم کرێ بم کە 40 ڕۆژ جارێکە چ ساحب خانوێ لە من قوبوڵەکە 40 ڕۆژ جارێ کرێ بەمێ ئێجا دوایش منی زۆر بە غەشیم دانا ئەوە ئیهانەیەکی تر بوو بەڕاستی وتی من خۆشم لە کرێچیە من ئەوە فزول گرتمی وای لێ کردم بەڕاستی پشم بگەڕێم بە دوای ئەملاکەکانیان بۆم دەرکە و خۆی و برایەکانی لێرە لە سوید لە ملا لەولا هەچی ئەملاکی ئیدارەی گشتی هەیە لە بن دەستیان نایە و هیچ پرۆژەیەکی نیشتەجێبوون نییە بەشێکی ئەوانیتیانە بێ ئیتر زۆر پێم ناخۆش بوو ئەوەش ئیهانەیەکی تر ئەجا ئەم جارە چوون بۆ لای کەسێکی تر ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی ئەویش تەلەفۆنی بۆ دکتۆر ڕەزا کرد وتیەوە فڵان کرد توی بابێت ڕازیەکەم منش کە چوومە لای خۆشبەختانە ئەو مۆزەفە متەقاعیدە بە ڕێزەی لێبوو کە پێم وتی لەوێ دانیشتبوو منیش چونکە ئەیناسم پێم نەوت بچێتە دەرەوە وتم دکتۆر ڕەزا ئەو وتی فەرموو وتم تۆ فەرموو تۆ وتوتە بابێت وتی من نەموتۆ بێ بۆلام جارێک سەر ئەندای مەکتەبی سیاسەکەی بە درۆخستەوە ئەوەم زۆر پێ ناخۆش بوو وتم فەرموو تۆ بزانم چی پێیە وتوتە بۆی حەلەکە وتی وەڵا شوقی جامیعە هەیە ئەگەر چۆڵ بێ ئەوە یەکێکت دەیەمێ وتم دکتۆر
ئەوەلەن شوقەی جامیعە بۆ ژیانی یەک نەفەر کراوە، یەک نەفەر بۆ میوانە مامۆستایەک لە جامیعی بەغاوێت بەسڕێت مناقەشەی هەیە شتێکی هەیە شەوێک لەوێت تەکریمیەکەندایەنێن لە باتی بیبەنە ئوتێل. من دایکێکی کەفتەکارم هەیە چی ئەم نێریتە شوقە؟ ئۆ هیچ مادام ناتوانانی شوقەیانی ئەوەش حەقی تۆ نییە. وتم ئەی خانوم بۆ نایەتە تەلەبەکانی من کە دەرچوون تەخەڕوجیان کردۆ شەهادیان هەمویان لە هینن لە هەواری زانکۆن بۆچی خانوویە نایی بە من کرێکەی بم بێ منەت لە معاشەکەمە بڕن و تەواو. من لە شوێنێکی وایە نزیکم لە هاوپیشەکانم هەمویان برادەر من هەر کێشەیەکم هەبێ من و دایکم لە نیوەشەوە فریامەکەون کەچی وتی وڵات تۆ مێردە نییە لەبەرەوە خانوون نایەمێ. وتم باشە یعنی من سە شوو بکەم بە پیاوێکی بێڕەوشت ڕۆژ نزم خانومەیەتیە وتی بەڵێ زۆر بە ئاسانی. وتم تۆ بە من ئەڵێ ئامادەی خانوو بێ بە پیاوێکی بێڕەوش بەس ئامادەنی بیێ بە من کە خۆم هەڵگری شەهادەکەم ئەو خانوانش بۆ شەهادەت کراوە بۆ ژن و پیاو نەکراوە حەقیان نییە تۆ کچی کوڕی ژنی پیاوی تۆ ماستەر هەیە یا دکتۆرات هەیە هەندێک خاڵ هەیە کە تیاتا کۆ بۆ تێ بچیتە ئەوێ نیشتە جێبی. ئیتر منیش بەڕاستی زۆر تووڕە بۆم بەڕاستی ئیتر کەرامەتی برینار کردم شعوری برینار کردم. یعنی معقول نییە من تەمەنم وان نزیکە لە 6 ساڵ تازە بەم نەڵێت تۆ مێردە نییە پێشی بڵێم شوو بکەم من بەگاڵتەوە بڵێم بڵێ شوو بکە خانوو دێمێ. یعنی ئیهانە بوو بەڕاستی منیش بۆیە تەجاوزم کرد لەسەری بەڕاستی یەکسەر پێم وتم تۆ مادام ناتوانانی ئەو تعلیماتە بگۆڕی نابێت لەسەر ئەو کورسیە دانیش. کەیسی من بچێتە مەحکەمە وا بزانم دوای ئەوە ئیتر کەس ناوێرێ ئەو تەجاوزانە لەسەر هیچ کچێک بکە. دوو شتەمەوێ بکەم بەڕاستی یەکێکی بۆ نەزاها بزانم بۆچی سەرۆکی زانکۆ بێدەنگە بەرامبەر 20 خانوو کە گیراوە بە ناوی وەهمیە و قفڵی پێوەیە ئایا مستەفیدە لەم شەخصانەیانە ئەجینا بۆچی ڕێەیە ئەو ڕئیسی جامیعەیە سەرۆکی زانکۆ یعنی چی یعنی هەموو سەڵاحیاتێکی هەیە ئەتوانێت زۆر بە ئاسانی ئەو کەسانە مەسەلەن کابرایەکە ڕێزم هەیە بۆی سەر بە هەچ حیزبێکە من مشکلەی حیزبایەتیم نییە ئەو کابرایە ئەمڕۆ هیچ صیفەتێکی مامۆستایی نییە لە زانکۆی سلەیمانی بۆچی لەوێ بێ ئەندام پەرلەمانێکی ترمان هەیە کە حرمەتم بۆی هەیە خزمی هەر کەسێکە کێشە نییە بەڵام ئەم کابرایە لە 200 شوێن خانوو شوقەی هەیە گوناحێگا ئەو ئەبێ نێڵێ گەندەڵی هەبێت و دوایە ئەو متەقاعیدی پەرلەمانە یعنی وەزعی لە هەموو ڕوویەکۆ زۆر باشە. چیتیایە ئەگەر بڵێ من پێویستم بەو خانووە نیە ها دکتۆر تارا تۆ بچۆ ناوی با سومعی حیزبەکەشم چاکەم با من یەکەم کەس بم پێشەنگم لە نەهێشتنی گەندەڵیە کەچی بەعکسەوە چۆ ئەمە دوو ڕۆژە سیارە ڕاگرێ لەبەر خانۆکە بۆی بڵێن لەوێژی خۆشی تیاناژی خۆی لە بەرزایەکانی قەیوانەژی. تۆ ئەگەر شوو کردووە یا ئەگەر پیاوی ژنە هێناوە مرۆڤی پێویستە یەکەی نیشتەجێکردنە بینێ ژیانە خۆشکەین ئاو کارەوات شەو و ڕۆژە بێ بەزەگەر ژیانی هاوسەرگیری نەکردووە بۆ نییە وەکو مرۆڤ بژیت. تەلەبەکان بە وەفاترن ئەزانی بڕوا بکە و خوێندکارانەی دەرسم پێوتون لە هەولێر چەند ساڵ 30 ساڵ لەمەوە پێش یەکێک لە چینەوە تەلەفۆنی بۆ کردم لە پەکین ئێستا دەرسی کوردێڵێتەوە خۆشبەختانە دکتۆرای کردووە خوێندکارەکانی تر هەمووی کۆمنتی وایان نووسیوە زۆر پێم خۆش بوو یعنی لەو کاتە تاڵەیە خۆشترین شت ئەوە بوو کە هەستم کرد شتێکم پێشکەش کردووە و چوونە دەرەوە کەشم ڕنگدانەوەی هەبووە لەسەر هەڵسو کەوتم لەگەڵ خوێندکارە بە بەڵگەی ئەوەی ئەوان خاڵەکانیان هەڵگرتووە لە چ خاڵێکان منیان لا باشتر بووە لە مامۆستایەکی تر مەسەلەن کە نزیک بووم لیان کەوەکو برادەر سەیرم کردوون کە ئامۆژگاریم زۆر کردوون لە دەرەوەی وانەکان خوێندکارێکی کچ شتێکی بۆ نووسیوم هەر گریانم هات کە خوێنمەوە ئەڵێ مامۆستا تۆ 4 ساڵ دەرسە بە ئێمەوە 4 ساڵ خۆشی و ئامۆژگاری من ئێستا چەند ساڵە تەخەڕوجم کردووە لەسەر ئامۆژگارەکانی تۆژی تۆ قوتابخانەیە بووی بەجیا بۆ ئێمە یعنی بەڕاستی کە خوێنمەوە فرمێسک ماتە خوارێ من تۆ زەگرینۆکم بەهم ئیتر زۆرم پێخۆش بوو لەو هەموو تاڵی ژیانەیە پێم خۆش بوو کە من شتێکم کردووە ئەمیز دکتۆر ڕەزا ئەم شتانە ببینێ بزانێ من چ جێگە دەستێکم هەیە
بۆ ئەوەی حرمەتم بۆ دانێ بەقەدەر ئەوەی کە قابیلمە نەک بەقەدەر ئەوەی کە خۆی نەجاتدا لە مەسئولیت بڵێ شوقەیەکە بمێ لە فەرمانبەرانی زانکۆ اینجا شوقەکەش دوو ژووری نووسنی تایە و هیچی تر بچووک 100 مەتری بەوەش نەوەستاوە هەموو فەرمانبەرەکانی زانکۆ شوقەکانیان فرۆشتووە یاویانە بە عەرەب و سووری و خەڵکی ئێرانی و دەرەوە باشە تۆ بۆم نەخەیتە ناو ئەم شوێنەوە لە کاتێکا من و دایکێکی کەفتەکارین کێ لە قولەڕێسی بە هاواری مناگات ئەگەر کێشەیەکم هەبێ بەینەما لە هەواری زانکۆ مامۆستاکان ئەوەی تەلەبەم بووە ئەوەی لە خوێننا بەیەکەوە بووین ئەوەی لە مامۆستایە بەیەکەوە بووین من هەچی پێویستیەکم هەبێت لە 1 دقەیە 50 مامۆستا لێم کۆ بێتەوە خۆی ئەم مووقف کە منی داناوە لە ئاستی شوقەیەکە لە ناو چۆڵەوانیەکە دەریەخا کە بێڕێزی بەرامبەر من پیشانە ئەم بێڕێزیە خەڵگەی بینێ وردە وردە جورئەتەکەن کەمە بێتەوە ئەم جارە شەقەکە دەست پێکاتەوە ینی شەقەکە ئاساییەی تر دوای ئەم مووقفەی دکتۆر ڕەزا بەرامبەر من یا ئەو مووقفەی کە با بڵێن ئەگەر نووسنگەی دووە لەو متەئەکیدم لە نووسنگەی ئەو شتیوانەوە تراوە ئەو بەدەمی و توێتی چێوێ بۆی بکەن بەس نووسنگەکەی بەداخەوە کوڕێکی لێ ناوی زۆر بێ منەتانە قسەی لەگەڵ من کرد ئەلاساس منە بێ مەمنون بم شوقەیەکی دووژووری مەیاتێ بکرێ ئەمە بێ ڕێزێکەیە ئەمە هەمووی وردە وردە شەقە باشە شەقەکەی مامۆستاکە و ئەو قسەی کاکعتا فەرقی چییە بۆ من کە پێم بڵێ تۆ زگورتیت بڕۆ بۆ خۆت مەمنون بە لە شوقەیەەکە دانیشە دووژووری بچووکی تایە هەستێکی تاڵە تەنیا تایبەت نییە بەمنەوە لە ڕاستیا من کەسێکی خۆپەرز نیم هەربیر لە خۆم بکەمەوە من بیرەکەمەوە مرۆڤ نرخی بەگشتی نرخی لە دابەزینایە ژن بەگشتی نرخی لە دابەزینایە مامۆستای زانکۆ و هەموو مامۆستای هەموو قۆناغەکان هەمووی نرخیان لە دابەزینایە هەر کۆمەڵێکیش ئەم شتانە ڕووی تێبکا بەرەو هەڵدێرە چێ بەڕاستی